شهره رمضان هل هلاله وظلاله وجماله فالقلب موصول المنى بالله جل جلاله أيامه أنسامه وصيامه وقيامه وقدومه وختامه سر له أحواله رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب، اللهم آمين. مشكان برياني إيمان دار رجوانا لماني رمضاني في السلام ورحمة إخوانه ملايكتان بيت پاژەوەی لە شەوی ڕابردوودا لەم دوانگەیەوە باسمان لە مژدەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی کرد کە ئەویش هاتنی پێشەوە سەرکردەیەکی ئیسلامیە لە آخر زەماندا کە لەسەر دەستی عیزەتی ئیسلام و عیزەتی موسڵمانان دەگەڕێتەوە، خلافەتی ئیسلام سەر لە نوێ دەگەڕێنێتەوە دوای ئەوەی کە تیاچوە لەسەر دەستی کەسردا. پشتیوانی خوای تەبارەک وتەعالا لە دوانگەی ئەم شەویشماندا زیاتر لەسەر ڕووداوەکانی سەردەمی ئەو پێشەوە سەرکردە ئیسلامی آخر زەمان دەدوێین. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو چۆن کە مژدەی هاتنی محەممەدی مەهدی پێداوین، باز زەومان بۆ دەکات کە لە سەردەمی ئەویشا چی ڕوودەدا و چۆن ئەو پیاوە دەتوانێت خلافەتی ئیسلامی بگێڕێتەوە. پاژەوەی لە شەوی ڕابردوودا باسمان کرد کە کۆمەڵی نیشانە هەن، کۆمەڵی ڕوودا و کارەسات هەن کە لە پێش هاتنی ئەم پێشەوایەدا ئەم سەرکردە ئیسلامیەدا ڕوودەدات کە وتوان گرتنەوەی ئاوی فرات و بەڕێکردنی جێیشێک سوپایەک بۆ لە ناوبردنی محەممەدی مادی و پاشان ڕۆچوونیان لە بیابانی نێوان مەکە و مەدینەدا و هاتنی سوپایەکی ئاڵاڕەش کە کۆمەڵی مسلمانان، کۆمەڵێک مسلمانی لە خواترسی ساحب زەبر و زەنگن کە عیزەتی ئیسلام دەگێڕنەوە بەهانای محەممەدی مادیەوە دێن. ئەم نیشانانە لە پێش هاتنی محەممەدی مادیان ڕوودەدات. بەڵام حەزەکەم دوو خاڕوونکەمەوە. یەکەمینیان مەخۆی بەخۆی مژدەیەکی تریتیایە دیارە لە وڵاتی خورافان و ئەو وڵاتی خورافان کە وەکوتمان جنوبی ڕووسیا دەکات، شمالی ئەفغانستان و شمالی ئێران دەکات، دیارە لەو مەنتیقانەدا سوپایەکی ئیسلامی گەورە و بەهێز دروست دەبێت کە دەتوانن بەسەر وڵاتی ئێران و عێراق خۆیان بگەینە محەممەدی مادی لە سعودیە و بچن بەهانایەوە. ئەمەش مژدەیەکی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سوپایەکی ئیسلامی بەقووەت و بەهێز بە شێوازێک دروست دەبێت کە توانن لێوە بەهانای کۆمەڵی مسلمانی ترەوە بێن کە لەناو حیجازە و لە وڵاتی حیجازە دەجەنگن لە پێناوی خوادا. ئەمە خۆی بەخۆی مژدەیەکی گەورەیە. دیارە ئیسلامەتی لەو مەنتیقەیە حکمێکی ئیسلام دروست دەبێت و دەسەڵاتێکی ئیسلامی بەقووە دروست دەبێت، یاخود لەشکرێک و سوپایەکی ئیسلامی بە توانای وا دروست دەبێت کە بتوانن بۆ کارە هەستن. ولا بخوراي پیغمبر صلی الله علیه وسلم داوله همو متکینا که دله هر کاد او سپایتان دی که الله کان رشو لمشرق وهاتن لخور هلاتو لخرافان وهاتن داوله امتکی که دله اگر بس بفرش اخوتان خشانو اخوتان بگیرنا او سپایا. امام علي دفرمي قسم بخوا قال لنا سنوقي كان مقفلي اسني بيو بسنوقا كدشكين مخوم دقين ما اسباعات وكان نصلتي اسلام مسدسي اسباع على رشايا بيدا تشد كمحمدي مهديش بيشتل لو منطقي خور هلاتا لو ولاتي خرافانه بيشتل لقل او كومالا اسلاميه لقل او لشكري اسلاميه كالله كان رشا خوشي لنا انا ابو بيو جهادي كربي لو منطقانا دواتر قراوتو بولاتي السعوديه بيك اوادي ناسنو بهانايا ودينو زود النيان ليك او محمدي مهديه بصفاتكاني وبأخلاقي وبو روداواني كلا فيش أوارو ددن دلنايي كان بو دروز دبك أمام محمد مادي بويك بهاناي ودين لإيمان ولا عقيدة ولا بيرو باوري دنيان بويك أوهم عزيت دك يشنو أوهم مشقة ولاتانا دبرن ليو خوان دقينا ولاتي حجاب بو دفاع كدن لمحمد مادي بحقيقة دلين أمر الحمد لله ومنطقانا بشوراي شاي همود جمنان بتايبتي أمريكا تايبتي روسيا ك بە هەموو شێوەیەک دەستیان خستۆتە ناو دەستێک دژی و کۆمەڵە موسڵمانانەی کە لە وڵاتی ئەفغانستان و چیچان و کشمیر و تاجکستان و ئەو ناوچانەدا کە بە وڵاتی خورافان ناسراوە پیا بوون بە هەموو شێوەیەک محارەبەیان دەکەن بۆ ئەوەی ئەو قووەتیان زیان نەکات، بۆ ئەوەی سمعەیان بشکێنن، ناشرینیان کەن، خەلەم بخەنە ناوخۆیانەوە، شەڕ و دووبەرەکی ناوخۆیان بۆ دروستکەن، هەتاکو نەتوانن هێزێکی ئیسلامی بە قووەتی وا دروستکەن کەوا هەڕەشەیەک من تهدیدێ بن بۆ سەر بەرژەوەندیەکانی کفری جیهانی. بەڵام پێم وایە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بەڕاستی دێتە دی ئەو مسلمانانی ئەو منطقانە ئەو منطقە شاخاوی و چیایانە کە
بەیان ساڵە کەوتونەتە جیهادکردن و جەنگانن دژی کوفری ئەو ناوچانە لە کۆتاییدا پێم وایە ئینشاءالله بەرێکی خێری گەورەیان دەبێت و پێکەوە هەر هەموو دەبن بەیەک و هێزێکی ئیسلامی بەقووە دروست دەبێت کە دەتوانن بەهانای شوێنە موسڵمانانی شوێنەکانی تری جیهانەوە بچن. پاشان محەممەدی مادیش خوای تەبارەک وتەعالا کە دەیڕەخسێنێ لە ساڵێکا بۆی دەڕەخسێت ئەم کارە کە موسڵمانانێکی زۆر ڕۆیان کردوتە کەعبە و حەج دەکەن، ڕۆیان کردوتە وڵاتی حیجاز و حەج دەکەن، قەدەری خۆوا دەبێت لەو ساڵەدا موسڵمانان دەستیان دەچێتە خوێنی یەکتر لە کاتی حەجکردنە حاجەکان لەناو خۆیانە قەتوعامێکی زۆریان لێ دەکرێت و زۆرێکیان لێ دەکوژێت. هەندێ ڕیوایەت هەیە باس لەوە دەکەن کە ئەو ساڵی محەممەدی مادی تیا پەیدا دەبێت لەناو حاجەکان خۆیان لە کوشتارێکی زۆر ڕوو دەدات، بۆیە کە محەممەدی مەهدیش ئینتیفاضەکە دەکات، ڕاپەڕینەکە دەکات و شاری مەکە داگیر دەکات و دەسەڵات دەگرێتە دەست لە نەتیجەی ئەو خێڕشتنی حاجیانەیە لەو ساڵەدا. عەبدوڵای کوڕی عەمر ڕەزای خوای لێبێ بوومان دەگێڕێتەوە دەفەرمێت خۆی فەرمونەکە دەگێڕێتەوە ناڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی بەس دیارە خۆی لە خۆی ناتوانێت قسەی وا بکات دەگەر لە پێغەمبەری صلی الله علیه و سلم نەبیست بێت. دەفەرمێ یحج الناس معا ويعرفون معا على غير إمام. دەفەرمێ ساڵێک دێت خەڵکی دەچن بۆ حەج و دەچنە عەرەفەوە بەڵام ئیمام و پێشەوایەکیان نییە. فإذا هم نزول بمنا كاتك دقنا من أوتشي منا لما إذ أخذهم كالكلب هل وكتشوني كك فجي هار قبيلة قلتو توشي هاري دبدا فما أخوك هاد دبنو فلا مال يكتددن فصارت القبائل بعضها إلى بعض قبيلوه إذا كان هل يكو فلا مال يكتددن لا أنا كان هم فلا مال يكتددن فاقتتلوا حتى تسيل العقبة من دمائهم كشتارك دكن لني وأخوة عندها تاكو إلي ناوتشي عقبة مكة خيروا بجوجلت يا هودفت فيرجعون إلى خيرهم فيأتونه وهو ملصق وجهه إلى الكعبة يبكي كأني أنظر إلى دموعه فيقولون هلم فلنبايعك فيقول ويحكم كم من عهد قد نقضتموه وكم من دم قد سفكتموه فيبايعوا كرها فإن أدركتموه فبايعوه فإنه المهدي. عبد الله كري عمر رضاي خوي لبدلت كاتك أو كشتار رددات کۆمەڵێکی باشیان تیا ئیمانداریان تیا لە خواترفیان تیا جا دەبێتەوە هانا بۆ کەسێک دەبن کە لە هەمیان باشتر و لە خواترفترە. دەفەرمێت ئەو کەسە لەو کاتەیە دەموچاوی ڕوومەتی مبارەکی ناوە بە کەعبەوە دەگری فرمێسک بە چاوەکانیان دێتە خوارەوە. عەبدوڵای کوڕی عەمر دەڵێ ئەڵێ ئائیسا فرمێسکەکانیم لەبەر چاوەکە بە دەموچاوی دێتە خوارەوە دەگری دەڵێ دێن هاواری بۆ دێنن دەڵێن دیکە بە خاتی خوا بەشکمە فیتنە لەسەر دەستی تۆیان کوژێتەوە تورکیا و چاکێکی ناسراوی دوای دوای هەستە پێشەواتی موسڵمانانەکە و فیتنەیە کوژێنەرەوە. ئەڵێ ئەویش پێی دەڵێ قوڕ بەسەرتان چەند پەیمانتان شکان چەند وعد و بەڵێنتاندا نەتان بردەسەر چەند خوێنی ناحەقتان ڕشت بۆوا دەکەن دەڵێ هەر زۆری لێ دەکەن تاکو بەیعەتی دەدەن و دەکەن بە پێشەوای خۆیان لەوێ. إمام عبد الله كري عمر رضاي خوالي بدأ فما فين أدركتموه فبايعوه فإنه المهدي. فما هتكف جيشت أو زلامة أو صلاة لو كاتها لو شناع حاضر بلو موسم حاجة كاو حاجة لو كشتارد كانوا بيعدد يبو في شواهد الله بيعتي بني تشنك أو محمدي مهدي. لو صار محمد مهدي بو شواهد بيعتي دديد ورقرين يقول كان الشاري مكة ديار مكة مدينة أو بشكل زوج منطقة حجاز دقريت دصلاتك دو ذكاء بويك دیارە کوفری جیهانیش ئیعاد دەدات بۆ پادشایی بۆ پێشەوایی کە حکمی ناوچەی سووریا کە لە هەمی ڕێواتە دەڵێ عێراقیش دەکات ئیشارەتی دەداتە کە هێرش بکات بەرەو سعودیە بۆ ئەوەی ئەو ئینتیفاضە ئیسلامیە لەوێ سەرکوت بکات. جارێک ئەو سوپایەک دەنێرێ محەممەدی مادی دەتوانێت بیشکێنێ. جاری دوم ئەو سوفیانێ خۆی بەخۆی و سوپاکەیەوە بەڕێ دەکەوێت و پەلاماری محەممەدی مەهدی دەدات پەلاماری شاری مەدینە دەدات قەتڵعامێکی ئەجگار زۆری تیا دەکات بە شێواز دەکات. أبو هريرة رضي الله عنه بيتفرمت تكون بالمدينة وقعة تغرق فيها أحجار الزيت ما الحرة عندها إلا كضربة الصوت فينتحي عن المدينة قدر بريتين ثم يبايع إلى المهدي. بفرمت كشتارك روددان الشاري مدينة بالشواذ كواب وايلدت كخيل وكو جوجله هو دفيت مسلمان كان باشكشي لدكن الشاري مدينة دكشنو أو جيش استمكار شاري مدينة دقري قتل عامي زوري تيا دكات لپاش أو بيعدد بمحمد مادي أو سبايا كديد لولاتي شامو فلاماري مدينة دا شاري مدينة دقري باشا لمدينة بريدة كيو برو مكبول لنا وبرني محمد مهدي لنيوان مكو مدينة دا أو سبايا رودة شو دشي بناخي زيدا أخوات فلوتونا عندك كاتك أم هوالا بجيهانا بلاوبت وسبايا كي جوري بيني مكو مدينة روتشو شو بناخي زيدا يتسبب روتشو نكشنا حديثة كان بعض نكراوا مثل آية لو كاتها بتشتي رودة هر فرماني كي خوايا سببي كي هي أو أخوات تبارك وتعالى خوي دزاني مهم كاتك أو هوالا بلاوبت ولنا مكة
کوشتار بۆ لە بینی حاجەکانە طبعاً بۆ معلوماتەوە چەند جاری کەژە ڕووداوە ڕوویداوە لە ساڵەکانی هەشتاکانەوە تایبەت دوودانە جار حاجەکان لە ناوخوانە لە شاری مەکە کوشتارێکی زۆر لە لێوانیانە ڕوویدا حتا ساڵێکیان زیاتر لە 1300 حاجی کوژدا خێلیان ڕژە لە کاتی حاجاکەڕەتی تر زیاتر لە 300 حاجی کوژدا لەو ساڵەش ئەو بەزمە دووبارە دەبێتەوە فیتنێ دووبارە دەبێتەوە کە بەیعە بە محەممەدی مادی دەدرێت دیارەکە ئەو سوپایان ڕۆ دەچێت ئیتر ئەمەندەی تر دەفەرمێت کە ئەم پیاوەی لە ناو مەکەیە پێشەوایەتی دەکات و ئینتیفاضەیەکی بەرپا کردو ئەو محەممەدی مادیە بۆیە کە لە وڵاتی مەشریقەوە لە خوراسانە ئەو سوپایە بەهانایە دێەوە خەڵکێکی زۆریش لە دووری محەممەدی مادی کۆ دەبێتەوە بە کورتیەکەی دەتوانین بڵێن حکوومەتێکی ئیسلامی سەرەتایی دروست دەکات لە وڵاتی حیجازە پاشەوەی کەم حکوومەتە دروست دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت محەممەدی مادی هەڵەسێت بە چەند غەزایەک بە چواردەوری خۆیان يفرمي تغزون جزيرة العرب فيفتحها الله ثم فارس فيفتحها الله ثم تغزون الروم فيفتحها الله ثم تغزون الدجال فيفتحها الله بدوای یەکە چەند غەزایەکی گەورە ئەنجام دەدا محەممەدی مادی چەند جیهادێک بەرپا دەکات لە پێش هەمیانە جزیرەی عەرەب دەفەرمێت دورگەی عەرەبە تغزون جزيرة العرب فيفتحها الله غەزای جزیرەی عەرەب دەکات دورگەی عەرەب وڵاتە عەرەبیەکانی خلیج هەر هەموو دەست بەسەر هەر هەمیانە دەگرێت خی گەورە لەسەر دەستیە هەر هەمووی ئازاد دەکات پاشان دەفەرمێت پەلاماری وڵاتی فارس دەدا فيفتحها الله خی تبارك وتعالى لەسەر دەستی ئەویش ئازاد دەکات پاشان دەفەرمێت لەگەڵ ڕۆما ثم تغزون الروم پەلاماری دەوڵەتانی ڕۆم و خۆر ئاوا دەدا خی گەورە ئەویش لەسەر دەستی ئازاد دەکات دەفەرمێت ثم تغزون الدجال لە دوای ئەویش غەزای دەجال دەکات شەڕی دەجال دەکات فيفتحه الله خی گەورە دەجالیشی لەسەر دەستی ئەو کۆمەڵە مسلمانانەیان لەناو دەباوەیە کە دوای حەزەتی عیسا دێتە خوار و دەیکوژێت کەواتە ئەمە غەزاکانێکی یەک لە دوای یەکە کە محەممەدی مادی ئەنجامی دەدا و پێی هەڵدەسێت یەکەم جار کە دەسەڵاتی دەچەسپێت لەو مەنتیقانەیە ناوچەی دورگەی عەرەب و عێراق وڵاتی فارسی بۆ یەکلا دەبێتەوە ئەم جاریان لەگەڵ ڕۆما لەگەڵ دەوڵەتانی هاوپەیمانانە لەگەڵ دەوڵەتانی ئەوروپایە ڕوبەڕوو دەبێتەوە لەوانەیە کەسێ پرسیار کات بڵێ باشە لەو کاتەدا کابرایەکی مسلمان یاخود بڵێن ئیسلامیەکی بەم جۆرە بتوانێت وڵاتی سعودیە بگرێت بتوانێت لەشکری سووریا و عێراق بشکێنێت بتوانێت دورگەی عەرەب بگرێت ئەم دەوڵەتانی ئەوروپا لەکوێن ئەم دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتە زلهێزانەی جیهان رووسیا ئەمانە چۆن ڕێگە بەمە دەدەن کە کۆمەڵێکی ئیسلامی بەم شێوەیە بتوانن دەسەڵات بەسەر ئەم ناوچە استراتیجیانەیە بگرن کە ئەمڕۆ ئەمریکا بەناوچەی خۆی دەزانێت و ئەوروپا بەناوچەی خۆی دەزانێت بە بەسیترین جوڵانەوە کە بەدڵی نەبێ خۆی تەداخل دەکا و حەج بزرگەوەیە کە خۆی بەدڵی نەبێ بەدەستی خۆی سەرکوتی دەکات ئەو کاتە ئەوان لەکوێن ئەمەش پرسیارێکی وەجیهە پرسیارێکی معقولە بەڵام لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەمان بڵباز دەکات کە سەردەمی پەیدابوون و سەرهەڵدانی محەممەدی مادی دیارە ئەو وڵاتانە لە ناو خۆیانە بە جەنگێکی گەورە و مەشغوڵن خۆیان لە ناو خۆیانە کفری جیهانی جەنگێکی گەورە لە نێوانیانە بەرپا بووە کە هەمویان سەرقاڵ و سەرگەرمی ئەو جەنگە گەورەیان لەو کات و لەو فرسەتەیە محەممەدی مادی ئەم فرسەتە دێنێ و ئەم ئینتیفاضەیە بەرپا دەکات و ئەم ناوچانە دەخاتە ژێر دەسەڵاتی خۆی ڕاستی فەرمانی ئەم قسەشمان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە إمامي أحمد وأبو داود وابن ماجه وابن حبان رواياتي ذكروا البانيش بصحيحي لقلم داوى كما صلى الله عليه وسلم دفرمت ستصالحون الروم صلحا آمنا فتغزون أنتم وهم عدوا من ورائهم فتسلمون وتغنمون دفرمت لقر مكان أبو ماويش كم صلحك هدنيك بفاد بين بينتانا تكون هدنة بينكم وبين بني الأصفر للراتي كهذا فلن تغمى صلى الله عليه وسلم هدنيك دبي عاقل بس دبي لبيني إيم وأمانة طبعا أنا بدأم للشرع لقل الإسلام كان بما ويكي كم عاقل بس دبيت فتغزون أنتم وهم عدوا من ورائهم لو كاتها دجمنك دبيك إيه والرومكان بيكو فلا ماري أو دجمنة ددن يعني دجمنة جورية و همو رومكان طبعا بس في دولتان أوروبا دولتان خور آوايا ليك كاتا مسلمان كانوا رومكان ديالا رومكان دولتان أوروبا وفعا باجنية لو شر جوريا في يسير بنكم والله مسلمان وكم الله إسلامي بيت كما يمكن بدوج من إخوان لو كاتا شريان ندولا بوناكل لدو قولا وشر جوريان بوناكل فلا ماني مسلمان أنجبنوا جنگ جوري خوشاب كان إتى جنگ الرومية آيا لقى روسيا لقى الصين لقى شد دولتك أو جنگ جوري دبيت مهمه دولتانی خۆر ئاوا جەنگێکی گەورەیان دەبێت دوژمنێکی گەورەیان دەبێت شەڕی لەگەڵا دەکەن نەک هەر
دەبن بە بەربەست لەبەردەمی ئەم کۆمەڵە ئیسلامیە کە بەرپا دەبن بەڵکو داوایان لێ دەکەن کە هاوپەیمانیەک لە بەینیانە دروست بێ و پێکەوە پەلاماری ئەو دوژمنەی خۆیان بدەن و بالفعلیش مسلمانەکان لەگەڵ یانە هاوپەیمانیەک سڵحێک دروست دەکەن و پەلاماری ئەو دوژمنە دەدەن فتسلمون وتغنمون دەفەرمێت سەلامەت دەبن لەشکرە ئیسلامەکە و دەستکەوتێکی باشیشیان دەبێت نەپاش ئەوە کە ئەو جەنگە گەورەی تەواو دەبێت اینجا ئەوروپا ئاور دەداتەوە بەلای مسلمانەکان و قبوڵ ناکە کۆمەڵێکی ئیسلامی ئاوە لە دوورگەی عەرەبا و لەم شوێنی بیرە نەوتانە کە شوێنێکی زۆر زۆر استراتیجی مهمە ئاوە دەسەڵات پێیاکەن فتەیەک سەری نەپرژا بەڵام میفاد قبولی ناکەن لە دوای ئەوە ئەم جارە سوپایەکی گەورە کۆ دەکاتەوە پەلاماری ئەم مسلمانانە دەدات سوپاکەش کە کۆ دەکاتەوە وەکو ئینشەڵا لە چەند ڕیواەتی کە تایەتی باسی دەکەینەتە هەر لەم ڕیواتەشە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات دەفەرمێت فيغدر الروم وتكون الملاحم ئەم جارە ڕۆم غەدرتان لێ دەکات فێڵتان لێ دەکات سڵحەکە هەڵدەوەشێنێتەوە ئەم جارە جەنگە گەورە جیهانیەکان بەرپا دەبێت مەلاحیمە گەورەکان شەڕە گەورەکان بەرپا دەبێت لە بینی جیهانی ئیسلامی بە سەرۆکایەتی محەممەدی مەهدی و لە بینی جیهانی ئەوروپا و خۆر ئاوادا جیهانی مەسیحیدا فيجتمعون لكم تحت السماء فيجتمعون لكم في 80 غاية پیغمبر صلى الله عليه وسلم دەفەرمێت لەژێر 80 ئاڵادا 80 لەشکر کۆ دەبێتەوە بۆ پەلامەردانی مسلمانان مع كل غاية 12,000 لەگەڵ هەر ئاڵایەکە 12,000 سوپایەکی گەورەی ئاوا کۆ دەبێتەوە دێنە دەریای سپینا و ڕاست و دێنە ئەو منتقانەی کە ئەمڕۆ بە ئیسرائیل ئەو کارەژە دەستی ئیسرائیل ئەو خاکی فەلەستین داگیر کراوە دێنە ئەوێ لەوێ کۆ دەبنەوە پاشان لەشکری مسلمانانیش لەو کاتەدا لو جنگ جوريدا پیغمبر صلى الله عليه وسلم دفن فصات المسلمين يومئذ بدمشق بمكان يقال له الغوط من خير مدائن المسلمين يومئذ پیغمبر صلى الله عليه وسلم دفن لشكري مسلمانانش لا دمشق كود بيته ولا شونه كبيده وتي غوطا كبسياره دقيقه دوره لا شارع دمشق ولا دمشق برو اسرائيل برو فلسطين دقيقه درويت دقيقه او شونه كبيده وتي غوطا شارع كبيده وتي غوطا منطقه كبيغمبر صلى الله عليه وسلم دفن اخر زمان اسباقي محمد مادي قيادك اللي دادا مدرينات کەوشێنە باشترین شوێنی مسلمانان و شاری مسلمانانە قواتی ئەوروپاش لە بەرامبەریان کۆ دەبێتەوە لە فەلەستینی داگیرکرا و لە دەریای سپیلا و ڕاستە ئالێرەدا لە بەرامبەر یەکە ئەم مسلمانانە دەوەستن لەشکری کفر و لەشکری ئیسلام هەموو سوپای مسلمانان لەو کاتەیە کۆ دەبێتەوە لەوێ و لەشکری کفری جیهانیش بە سەرۆکایەتی دەوڵەتانی خۆر ئاوە کۆ دەبنەوە خوان ئامادە دەکەن بۆ جەنگێک کە مرۆڤایەتی بە درێژایی هەموو مێژووی جەنگی وا گەوری بەخۆیەوە نەدیوە جەنگێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی بەیەکێ لە نیشانە گەورەکانی قیامەت و بە مەلحەمە العوزما ناوی دەبا یاخود بە مەلحەمە الکوبرا ناوی دەبا واتە جەنگە گەورە جیهانیەکە جەنگێکی زۆر گەورە کوشتارێکی زۆر گەورەی تیادا ڕوو دەدا بەپێی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بۆمان باس دەکات دەربارەی ئەو جەنگە دەفەرمێت لا تقوم الساعة حتى ينزل الروم بالأعماق دفرمي قيامتها الله ستاكو الرومكان دين ناوتي أعماق يأخذ ناوتي دابق كشونك لسوريا فيخرج لهم جيش من المدينة صاعي كان المدينة وبودا داتشيت من خيار أهل الأرض يومئذ باشتين خلقي ستأذن نوروشيا مجاهد نفينا إخوة لو سدميا دفرمي قيامتها الله ستأمكار رددات فإذا تصافوا قالت الروم خلوا بيننا وبين الذين سبوا منا نقاتلهم کاتێک کە بەرامبەر یەک دەوەسن ڕۆمەکان داوا دەکەن دەڵێن هەم یەکەستان لایە ئێمە داوای ئەوانە دەکەین طبعا شەڕەکە بەناوی کۆمەڵێکەوە دەکەن دەڵێن ئەمانە ئیرهابی و تیرۆریستن لە ناوتانە داوایان دەکەن دەڵێ دێوانەمان تەسلیم کەن کوشتاریان لە ئێمە کردووە ئێمە لێیان خۆش نابین مسلمانەکانیش پێیان دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فيقول المسلمون لا والله لا نخلي بينكم وبين إخواننا نخيرسن بخوا تاكو إما ما بين مسلمان تسليم بإيوة ناكين بيان كوشن فيقاتلونهم دفرمي شر دست بيدكات شر دست بيدكات طبعا برامبر يك دوسن هني روايات كاباس دكات دلت 3 روج 4 روج لبيني هردو لا صلح دبيت المفاوضات دبيت المفاوضات كان ناقنا هيج نتيجة فاش أو شر دست بيدكات فيقاتلونهم شر دست بيدكات فيهزم ثلث لا يتوب الله عليهم كي مفاصل دفرمي مسلمان كان دبن بس بشو بشي كان حوبيا دشكن تحملي أو شرنا كان دفرمي أو كم لقد خواي جوري لي أخوش نابت ويقتل ثلث أفضل الشهداء عند الله تاشان سيكي تريان كومالكي تريان لو نشكر الشهيد دبن لو شريا دفرمي أو أنا برسين بلي شهادتيان هي لايخوا ويفتتح الثلث ونفسيك كي تريان نسدسي أو أنا أخوي تبارك وتعالى سكوتن بسدسي أنا ناظر دكات لا يفتنون أبدا قد خواي جوري جاري كتوشي فتنان ناك ورب أهلي بهشتيان لقلم ددات براسيش أبشر جوريا لبيني مسلمان ولبيني كفري جهاني رددات كارك دبيت لچندين فرموديت اگر بده تفصيل باسي بكين
لە باسکردن نایەت کاتێکی زۆرمان لێ دەبات بەڵام ئەمەندە هەیە حەز دەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت شەڕێک دەبێت لا فرموديك هذا فرمي فيقتلون مقتلة إما قال لا يرى مثلها وإما قال لم يرى مثلها هذا فرمي كشتاري كان لذا كان للرو مكان بهش يويك كشتاري ونبي دا وناج بين ديته وجاريك فرمي حتى إن الطائر ليمر بجنباتهم فما يخلفهم حتى يخر ميتا ده فرمي تير بعثمان الشركات تيدا فريد ناتواني بقناغي الشركات أبونا وتيا تيدا فريد ده فرمي العثمان ده كيوت أخوانه ودمريت تبدأ تصور كذا بين شمدين بۆمبی ذەڕی و ئەتۆمی و کیمیایی و میکرۆبی تیا بەکار بێت کارێکە بێت کە بەڕاستی کوشتارێکی وا دەبێت تەنانەت مسلمانەکانیش کوشتارێکی ئەجگار زۆریان لێ دەبێت تا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت عاد بنو الأب كانوا 100 فلا يجد منهم بقي إلا الرجل الواحد دەفەرمێت لەوەی یەک باوک 100 چەکدانی هەبووە دەفەرمێت ئەگەرێکی کیان لێ دەرچێت دفرمي فبأي غنيمة يفرح أو أي ميراث يقاسم دفرمي راس مسلمان كان صدق ولا شرع بلا ميتد أما غش عن يدك وجد لوانيش لمسلمان كان دفرمي هیچ کەس دڵی بە غەنیمە خۆش بێ بە سەرکەوتنەکە خۆش بێ یاخود هیچ میراتێک بەش ناکرێت چونکە خەڵکێکی ئەمەندە زۆر مردووە کار لەوانێکەوە غەنیمە دەستکەوتی شەڕەکە بەش بکرێت یاخود میراتی دا بەش بکرێت شەڕەکە هێندە گەورە دەبێت بەڵام قوواتی ئەوروپا بەشکانێکی تەواوەتی بۆ یەک جاری لەو جەنگەدا دەشکێن و تیا دەچن و لەناو دەچن تا ئێرە ئینشەڵا با بەس بێت لە دوای ئەم شەوماندا ئینشەڵا لە شەوی داهاتوودا باز دەکەین دوای ئەوەی کە موسڵمانان لەو شەڕەیە سەر دەکەون خوای تەبارەک وتەعالا سەرکەوتیان بەدەسا دەنێرێت ئیتر کە ئەوروپا شکا لە بەردەمیانە نەسەڵاتیان بە هەموو جیهانە بڵاو دەبێت و محەممەدی مادی بۆ ماوەیەکی زۆر حکمی زەوی دەکات بەڵام لە دوای ئەوە چەند فتنە و ڕووداوێکی گەورەتری ژوور دەدا کە ئینشەڵا بە پشتیوانی خوا لە شەوانی داهاتوودا لە دوانگەی رمضان ولم دوانگەیەوە زيادة بوتان بعد ذكين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. هلاله وظلاله وجماله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وقائدنا محمد النبي الأمي وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا رب أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. خوشکار و بلایانی ایماندار ڕۆژوانانی مای ڕەمەزانی پیرۆ سەلام و ڕەحمەتی خوا لە هەموو لایەکتان بێت. بەڕێزان لە دوانگەی ئەم شەوماندا پاژەوەی لە شەوانی ڕابردوودا باسمان لە هەندێک ڕوودا و جەنگی گەورە کرد کە لە سەردەمی محەممەدی مەهدی پێشەوای چاوەڕوانکرای موسڵمانان لە ئاخر زەماندا دێتە دی و ڕوودەدات. ئەو شەو شەڕا بە پشتیوانی خوا باس لە لایەنێکی تر لە ڕووداوەکانی ئەو سەردەمە دەکەین کە پەیوەندێکی زۆر زۆری بە ئیسای ئەمڕۆی موسڵمانانەوە هەیە و درێژە دەخایەنێ هەتاکو سەردەمی محەممەدی مەهدی. بەڕاستی ئەیش قەزەی جوولەکەیە ئەمڕۆ لە ڕۆژگارێکی تەنگ و تاریک و ناخۆشی پڕ لەستەمە کە دەبینین کۆمەڵە جوولەکەی کەم توانیانە دەسەڵات بەسەر پیرۆستنی شوێنی موسڵمانانە بەسەر ماڵی خۆیان بەسەر مزگەوتی بەیت المەقدیسا بگرن بە ئارەزی خۆیان قەتڵ و عامی مسلمانان بکەن خێری مسلمانان بە ناحەق بڕێژن تەعەدا لە شەرەف و ناموسی مسلمانان بکەن مزگەوتەکانی ماڵی خوا ئەتک و عەیبار بکەن هەرچی خوا پێی ناخۆشە ئەنجامی بدەن مسلمانانیش بێدەسەڵات بێتوانە بێ پێشەوە بێڕابەر بێشوان کەسانێک دەیان بن بەڕێوە کە خۆیان لە ئەساسدا لە بنەمادا دروستکرا و داردەستی دەستی جوولەکە و پیاوانی جوولەکەن ئەمانە پێشەوای ئومەتی ئیسلام دەکەن ئەمانە بەناو دەیانەوێت پێشەوای ئەو کۆمەڵە مسلمان و خەڵکە مسلمانە بکەن دژی ئەم جوولەکە داگیرکەرانە مسلمانی داماویش لە بینی ئەم مترەق و سندانەدا لە بینی ئەم چەکش و سندانی جوولەکە و لۆکەرانی جوولەکەدا پلیشاوەتەوە توێنداوەتەوە سەری پان کراوەتەوە بەس ئاهی خەفەت و حەسرەت هەڵدەکێشێت. بەڕاستی کاتێکە وعدەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە دی ئەو ڕۆژەی کە بەڵێنەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاتنی محەممەدی مادی و پێشەوایە دێتە دی مژدەی لە ناوچوون و بنەبڕکردنی یەکجارێکی جوولەکەش لەگەڵ خۆیان دەهێنێ بە پشتیوانی خوا
ئەو جوولەکانی کە ئاوا بۆ ماوەی چەند سەدەیە لەسەر زەویدا هەرچی خوا پێی ناخۆشە دەیکەن، هەرچی فیتنە و بەزم و ڕەزم و فەسادەتێک ئەمڕۆ لەسەر زەویدا کاتێکە لی دەکۆڵیتەوە دەچیتە بنچ و بناوانی ئیلا دەستێکی ئەوانی تایە، ئیلا پاڵپشتێکی ئەوانی تایە و هاندانێکی ئەوانی تایە. خوای تەبارەک وتەعالا لە ئاخر زەماندا غەزەبێکیان لێ دەگرێ بە شێوازێک کە ئیتر بنە بڕیان دەکات بۆ هەتا هەتایە و زەبر و قووەتیان نایەڵێت. بەڕاستی پێم وایە جوولەکە وەکو هەر لە کتێبی سیاسەتمەدارەکانی ئەوروپایە ئەوانی کە مطەلیعن و ئاگادارن لە نەخشە و پیلانەکانی جوولەکە خۆیان باسی دەکەن. لە کتێبێکی وەکو ئەحجار عەلا ڕوقات الشەطرەنج کە ویلیەم غەیکار نووسیوێتی کە یەکێکە لە زابطە گەورەکانی مخابەڕاتی بەحری ئەمریکی پێشووی زابط بووە لە مخابەڕاتی بەریتانیا کە وەسایقێکی ئەجگار زۆری لەبەردەسا بووە، لێرە لە کتێبی ئەحجار عەلا ڕوقات الشەطرەنج بە بەڵگەوە دەیفەرمێنێت کە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووهەم خۆیان دروستیان کردواتە جوولەکە و دەشی فەرمێنێک کە نیازیان هەیە و نەخشەیان بەدەستەوە بۆ هەڵگیرسانی جەنگی جیهانی سێم کە جەنگێکی کاولکارێ و دەیانەوێت لە ڕێگەی ئەم جەنگانەوە کۆمەڵێ ئاواتی خۆیان بێنەدی. ئەم نووسەرە دەڵێت جەنگی جیهانی یەکەم جوولەکە دروستی کرد لەبەر ئەوەی ئەو دوو دەوڵەتە دینیەی کە هەبوون لەسەر ئەرزا بەناوی دینەوە دیفاعیان لە دین دەکرد کە بەربەست بوون لە بەردەمی پیلانەکانی جوولەکەیە لایەن بەرێ. ئەویش دەوڵەتی عوسمانی ئیسلامی بوو، خلافەتی عوسمانی ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ڕووسیای قەیسەری کە دیفاعی لە مەسیحیەت دەکرد و بەناوی مەسیحیەتەوە قسەی دەکرد. ئەم نووسەرە دەڵێت جەنگی جیهانی یەکەم ئەو ئاواتیان پێ نایەدی هەردوو دەوڵەتە دینیەکان پێڕوخان، دەوڵەتی دینی مەسیحی و دەوڵەتی دینی ئیسلامی بۆ ئەوەی دنیای بێ بە دنیایەکی ئەلمانی بێدین، چونکە هەر کات دنیا بێدین بوو دین حکمی نەکرد ئیتر جوولەکە دەتوانێت بە ئارەزوو خرد بەسەر ئەو خەڵکەیە بخورێت و هەڵیان خەڵەتێنێت، چونکە دینی ڕاستی دینداری خەڵک تاکە بەربەستە لەبەرەوەی کە هەڵ نەخەڵەتێ بە فکری جوولەکە. دەڵێت جەنگی جیهانی دووەمیشان بۆ ئەوە دروست کرد بۆ ئەوەی بتوانن دەوڵەتی ئیسرائیل لەناو فەلەستینا دروست بکەن. بالفعلیش لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە یەکەم بەرهەمی جەنگی جیهانی دووهەم ئەوە بووکەوە توانیان دەوڵەتی ئیسرائیل دروستکەن لەناو فەلەستینا. دەڵێت جەنگی جیهانی سێهەمیش دروست دەکەن دەینێنەوە ئەم جەنگە وا تەخفیفیان بۆ کێشاوە. وەکو خۆی دەڵێ لا پەڕادیستی کتێبەکەیدا دەڵێ نصل إلى الحرب العالمية الثالثة المقبلة وهذه رسم المخطط لها أن تنشب بنتيجة النزاع الذي سوف يثيره رؤوس المؤامرة الصهيونية العالمية بين الصهيونية السياسية والعالم الإسلامي. دەڵێت دەگەینە جەنگی جیهانی سێهەم کە بە شێوازێک جوولەکە پیلانی بۆ کێشاوە نەخشەی بۆ کێشاوە کاری بۆ دەکات، هەر کات ئەم جەنگە کە بەرپا بوو دەبێت لە بینی جیهانی ئیسلامی و لەگەڵ جیهانی مەسیحیا بێت. ئەڵە تەخفیفێکی وایان بۆ داناوە شەڕەکە وا دروست بێت مەسیحیەکانی جیهان و موسڵمانەکان بن بە یەکە، وا بدێت کەوا موسڵمان و مەسیحی یەکتر قەت و عامکەن، هەر هەمیان یەکتر تەفروت و ناکەن، پاشان لەسەر لاشە و کەناوەی مسلمانان و مەسیحیەکان جوولەکەکان بێن خۆیان بکەن بە دەسەڵاتداری هەموو دنیا و حکمی هەموو دنیا بکەن، دەوڵەتێکی عالەمی دروستکەن وەکو ئەو ئومەم متحیدەی کە ئەمڕۆ هەیە زیاتر تەتەوری پێبەن، بیکەن بە دەوڵەتێکی عالەمی مەلیکێکی عالەمی خۆیان دابنێن کە نایە ناو مەسیح کە ئێمە پێی دەڵێن دەجان ئەوە بێ حکمی هەموو جیهان بکات و دەسەڵاتی هەموو جیهان بکەوێتە ژێر دەستی جوولەکان خۆیەوە. ئەمە نەخشەی ئەوانە. بالفعل وەکو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دواگەی دوێ شەومانە باسمان کرد کە جەنگی جیهانی گەورەکە ڕوودەدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کرد و لە ئاخر زەمانە دەبێت لە بینی جیهانی ئیسلامی لە بینی جیهانی مەسیحی ئەوروپایە. جوولەکان تەخفیفی کێشاوە بۆی موسڵمانان و مەسیحیەکان ئاوا لێک بدەن و هەردوو لایەن دەیەوێت جەنگەکە بە شێوازێک بێت کە سەرکەوتووی تیان نەبێت، هەردوو لایەن یەکتر بتوێنەوە دوایی لەسەر ئەنقاضی هەردووکیان خۆی وەکو پیاو باشێک بێت سڵحیان بکات و خۆشی و ئاشتی بۆ دنیا بگێڕێتەوە و دەوڵەتێکی عالەمی دروست بکات کە سەرکردەکانی جوولەکە بن و ئەوان حکمی دنیا بکەن. بەڵام ئایا بۆیان دەچێتە سەر؟ برایان ئەوەی کە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە تێدەگەین فتنەی جوولەکە بەردەوام دەبێت، زۆر کەم بەردەوام دەبێت هەتاکو هاتنی محەممەدی مادی و دابەزینی عیسا سەلامی خوای لێبێ لە ئاسمان. سەبارەت بەم ڕۆی حاڵ وەزعی فەلەستین و مزگەوتی قودسیش حەز دەکەم فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم کە دەفەرمێت عمران بيت المقدس خراب يثرب وخراب يثرب خروج الملحمة وخروج الملحمة ظهور الدجال وخروج الملحمة فتح القسطنطينية وفتح القسطنطينية خروج الدجال. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت هەچ کاتێک بەیت المەقدس
مزگەوتی قودس ئاوەدان کرایەوە تعمیر کرایەوە دروست کرایەوە شاری مەدینەی من کاول دەبێت بەسەمە شاری یەسریب شاری مەدینە کاول دەبێت کە شاری مەدینەش کاول بوو گەورەکە بەرپا دەبێت جەنگە جیهانیەکی کە ئێمە پێی دەڵێن جەنگی جیهانی سێ کە فەرمێ کە ئەوەش بوو بە دوای ئەوە شاری ئەستەمبوڵ ئازاد دەکرێتە دەستی موسڵمانان لە دوای ئەوە ڕێک دەجان دێت ئەگەر دیقەتی ئەم ڕووداوانە بین یەک بە دوای یەکە ئەفەرمێ یەکەم جار کەی مزگەوتی قودس دروست کرایەوە تعمیر کرایەوە عیمران و بەیت المەقدس کەی مزگەوتی قودس تعمیر کرایەوە دروست کرایەوە شاری مەدینە کاو لەبێ ئەمە خۆی بۆ خۆی دوو هەواڵی گرنگی تایە یەکەم دیارە شاری قودس مزگەوتەکە کاول دەبێت دەڕوخێندێت بۆ یەکە جاری کە ئاوەدان دەکرێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم تعمیر دەکرێت دیارە دەڕوخێندێت ئێستا جوولەکەکان سەرقاڵی ئەوەن کە ژێر مزگەوتەکە هەڵکۆڵیوە دەڵێن هەیکەلەکەی حەزرەتی سلەیمان کەنیسەکەی خۆیان ئەبێ لەو شوێنی مزگەوتەیە بێت دەبێ ئەو مزگەوتە بڕوخێن و لە جێ ئەوە دروستکەن هەموو هەوڵێکیان بۆیە مزگەوتی بەیت المەقدس بڕوخێن هەتا ئێستا لە چەندین لاوە نەفەقیان لێداوە ئەوە ژێری مزگەوتەکە بۆش کە بۆی مزگەوتەکە بتەپێ و بڕوخێت هەتاکو بتوانن لە جێگای کەنیسەکەی خۆیان دروستکەن دەچێت خوا پەنامان بە تا ڕادەیەکی زۆر ئەمەیان بۆ بچێتە سەر بەڵام بە دوای یەکسەری شەڵام مزگەوتەکە دروست دەکرێتەوە دەستی موسڵمانان چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ عیمران دەکرێت تعمیر دەکرێت ئەگەر تا ڕادەیەکی ژەوایان بۆ بچێتە سەر و مزگەوتە بڕوخێنن هەر بە دوای یەکسەر تعمیر دەکرێتەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ مزگەوتەکە تعمیر کرایەوە و دروست کرایەوە دەفەرمێ شاری مەدینە کاو لەبێت کاولبوونی شاری مەدینەش بە هاتنی ئەو سوپایە کە لە دەستی پێشوە باسمان کرد لەوانەی پێشوومانە باسمان کرد کە کابرایەکی زاڵمی ستەمکار دێت بۆ لە ناوبردنی محەممەدی مەهدی و سوپاکی لە بینی مەکە و مەدینەیە ڕۆ دەچێت کە ئەوە بوو بە دوای ئەوەیە وەکو وتمان جەنگە جیهانی گەورەکە دەبێت کە لە بینی موسڵمانان و لە بینی ڕۆمایە کە موسڵمانان جێیان بۆ یەکلا دەبێتەوە مۆقعێکی زۆر دەکرێتە دەستیان ئەم جارە ئەوروپا لیان قبوڵ ناکات وڵاتانی خۆرئاوا لیان قبوڵ ناکات سوپایەکی گەوریان بۆ کۆ دەکاتەوە لە سووریا و لەبنان و فەلەستینی ئەمڕۆدا ئەو جەنگە جیهانیە گەورەیە لەو ساحەیە بەرپا دەبێت لە بینی جیهانی ئیسلامی و جیهانی مەسیحیدا لە دوای ئەوە مەسیحیەکان دەشکێن لەو جەنگە گەورەیەدا سوپای ئیسلامی لەگەڵ تەوابوونی جەنگەکە ڕێک بەرەو ئەستەمبوڵ بکرێتە ڕێ دیارە قوواتی ئەوروپا کە ئینسیحاب دەکەن لە شەڕەکە ئەوەی کە دەردەچێت نەجاتی دەبێ ناکوژێت بەرەو تورکیا ئەلمانی کەمالیزم بەرەو ئەستەمبوڵ ئینسیحاب دەکەن سوپای ئیسلامیش بۆ ئەوی مۆڵەتی ئیسراحەت و بەخۆداچوونەوەیان نەدەنێ ڕێک شوێنیان دەکەون بەرەو ئەستەمبوڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەی ئەوە پێداوین کە ئەو وڵاتی ئەستەمبوڵا بۆ جاری دووهەم سەر لە نێو ڕزگار دەکرێتە دەستی موسڵمانان دەفەرمێ بەبێ شەڕ بەبێ کوشتار جێشی ئیسلامی چواردەوری شارەکە دەگرن سێ ئەڵڵاهو ئەکبەرەکەن هەرچیکی تایە ئەژنۆیە شکێ و تەسلیمە بێت بەبێ شەڕکردن کە ئەستەمبوڵ گیرا ئینجا لە دوای ئەوەیە هاوار دەکرێت دەڵێن ئەوە دەجال هاو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو هاوارە درۆیە ئەو خەبەرە ڕاست نییە ئێتر کە جەنگی جیهانی سێهەم بەو شێوەیە بەرپا بوو لە بینی جیهانی ئیسلامی و لە بینی جیهانی مەسیحیەدا ئالەم کاتەیە دیارە جوولەکەکان دەیانێت پیلانەکەی خۆیان بە تەواوەتی بێنە سەر ئەویش ئەوەیەکەوە حوکمی هەموو جیهان بکەن لەو کاتەیە ئەو مەلیکەیان دەهێنن کە ئێمە پێی دەڵێن دەجال لە فەرموودەکانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دەجال ناوی بردووە بەڵام خۆیان پێی دەڵێن مەسیحی ڕزگار کرد ئالێرە حەزەکەم شتێکی ڕوونی کەمەوە مسلمانان باش ئاگادار بن ئەمڕۆ دەیان و سەدان ڕێکخرا و منەظەمات و کۆمەڵ و لایەن دروست بوون لە ئەمریکا و ئەوروپادا بە ناوی دینی مەسیحیەوە هەر هەمیان بانگەشە بۆ ئەوە دەکەن کەوا بەم زوانە عیسا سەلامی خوای لێبێت سەر لە نوێ دێتەوە سەر ئەرس هەر هەمووی بانگەشە بۆ ئەوە دەکەن دەڵێن عیسا کە ئەوان نەعوذ بالله بەخوا ناوی دەبن دەڵێن خوا عیسا یەسوع چاو بە بەندەکانیان دەخشێنێتەوە دێتە سەر ئەرس خۆی دێ حکمی سەر ئەرزەکە جەنگێکی گەورەی جیهانی بەرپا دەبێت مەسیحیەکانی شوێنکەوتوی خۆی ڕزگار دەکا و باقی خەڵکەکە هەموو تیا دەچن ئەم فکرێ لە ناو ئەوروپا و ئەمریکای وەکو چۆن ئاگر لە ناو کایە بڵاو دەبێتەوە ئاوا بڵاو بۆتەوە ئاوا پەرەی سەنە و تەشەنەی کردووە هەج منەظەمەیەکیش هەج ڕێکخراوێکیش لەم ڕێکخراوانە کە لی وردەبیتەوە دەچیتە بنج بناوانی سەیرەکەی جوولەکەی لە پشتەوەیە ئەم فکری جوولەکەی ئەمڕۆ لە ناو ئەوروپا و ئەمریکای بم شێوە دەستی تێخست و ئەم فکرێ بڵاو دەکاتەوە بەبەستی ئەم فکرەی پێ چییە بۆ ئەم فکرێ بڵاو دەکاتەوە زەینی خەڵک بۆ ئەوە ساز دەکات دەڵێ شەڕێکی گەورە بم زوانە دەبێت پێی دەوتێت شەڕی هەرمجدۆن دەڵێ ئەم شەڕە تایە شەڕ هەموو لە ناو دەچێت خێر سەر دەکەوێت شەڕەکەش کێن جیهانی ئیسلامیە خێرەکەش کێیە بە مەسیحیان دەڵێ ئێوە تیا سەر دەکەون و عیسا دێتە خوارەوە دەبێت بە پێشەوای ئێوە موسڵمانەکان لە ناو دەبات
بۆ نمونە منظمەیەکی وەکو منظمەی شهودی یەهوا کە ئەمە لە هەموو ئەوروپا ئەمریکا چەندین فروعی هەیە دەرگا بە دەرگا لە دەرگای ماڵان دەدەن کتێبیان بۆ دەبن بڵاوکراویان بۆ دەبن ئەم فکرە لەناو مەکتەبەکانە بڵاو دەکەنەوە وای لێ هاتووە کتێبێکی وەکو ئەندەبوو ئەوە سیاسە کە جریف هالسن نووسێتی ژنە نووسەرێکی ئەمریکیە دەڵێ بەشێکی زۆر لە سەرکردەکانی ئەمریکا باوەڕیان بەوە هەیە کە ئەو شەڕە ڕوو دەدا و مەسیح دێتە خوارەوە بەم زوانە بەڵام ئێمەش باوەڕمان بەوە هەیە کە عیسا دێتە خوارەوە بەم زوانە عیسا سەلامی خوای لێبێ خوا دەیێنێتە خوارەوە بەڵام ئێمە دەڵێن وەک خوا نایەتە خوار نەعوذ بالله وەکو عەبدێکی خوا دێتە خوارەوە کە ئەو مەسیحە درۆزنەی ئەوان دەکوژێت ئەو مەسیحە درۆزنەی ئەوان کە ئێمە پێی دەڵێن دەجال کە چاوێکی کوێرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات پێی دەوتێ مەسیحی دەجال ئەوان مەسیحەکەی خوان ئەو مەسیحەیە دێتە خوارەوە خۆی لێ دەکا خۆی لەوان دەکا بەخوا دەڵێ من خوا عیساکەی جارانم هاتوومەتە خوارەوە حکمی سەرزەوی بکەم طبعا ئەم ڕووداوەکەی ڕوودەدا لە دوای ئەو جەنگە جیهانی کە لە بینی مسلمانان و لە بینی مەسیحەکان ڕوودەدا جوولەکە ئەم پیاوەی خۆیان دەنێرن کە بە دەجال ناسراوە لای ئەوان خۆی دەکا بەخوا هەیە معجزات و هەیە کاری زۆر گەورە لەسەر دەستیان ڕوودەدات باران لە ئاسمان دەبارێنێ گرانێکی زۆر گەورە ڕوویداوە ئەو خوازن بۆ خەڵک دێنێ مردوو لە قەبر زیینوو دەکاتەوە طبعا مردوەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حەدی نەبتوانێت مردوو زیینوو کاتەوە بەڵام شەیتانەکان خۆی تەبارەک و تەعالی و شەیتانی بۆ مسەخەر دەکا خۆیان دەخەنە شێوەی کابرای مردووی ناو قەبرەکە و لە قەبرەکە دێنە دەرەوە دەڵێ بەڵێ ئێمە فڵان کەسین ئەم پیاوە مەخوایە ئەم زەرامە مەخوایە باوەڕی پێ بکەنە مەخوای ڕاستەقینەیە فتنەی زۆر گەورە لە سەردەمی ئەوە ڕوودەدات لە سەردەمی دەجال لە خواردنی زۆری پێ لە کاتێکە کە خەڵک خواردنی پێ نییە باران لە ئاسمان دەبارێنێ هەنگشتی زۆر عەجیب دەکات کە ئەڵێ من عیسام و ئەوەش سەلماندنی داواکەی منەکەوە من عیسام فتنەیەکی گەورە دەنێتەوە تەنانەت سوپاکەی محەممەدی مەهدیش لەو کاتەیان ناتوانێت بەڕووبەڕووی بێتەوە لە ناو شاری قودسە هەر هەموو خۆیان حەشار دەدەن و خۆیان قایم دەکەن یارە دوای جەنگی جیهانی و جوولەکەکانی شاری قودسیش ڕاون شکاون قودسیان بەجێشت و سوپای محەممەدی مادی قودس دەگرێت ئەوانش لەو کاتەیە کە دەجال دێت ئەم مەسیحە درۆست نەدێت سوپای ئیسلامی خۆی لە ناو ئەو شارەدا حەشار دەدات بەم شێوەیە دەجال دێت ئەو دەجالی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لە یەکەم ڕۆژی دنیاوە لە ئادەمەوە هەتاکو قیامەت هیچ فتنەیەک نییە بەقی فتنەی دەجال گەورە بێت دەجال دێت و بۆ ماوەی 40 دانە ڕۆژ لەسەر زەویە دەمێنێتەوە پێوەسەسم دەفەرمێ ڕۆژی یەکەمی بە ساڵێک دەچێت ڕۆژی دومی بە مانگی ڕۆژی سێمی بە هەفتەی باقی ڕۆژەکانی وەکو ڕۆژی ئەتیادی خۆمان وایە طبعا پێم وایە کەوا ئەوەش بەوە ڕوودەدات کە لە دوای ئەو جەنگە جیهانی گەورەیە هەموو مژێکی زۆری ئەم قومبەلە زەڕیانی کە ئەتەقێتەوە ئەم شەڕە گەورانی کە بۆ بە ئاسمانە دەچێتەوە ئەگر و دووکەڵی کە بە ئاسمانە دەچێت زاناکان دەڵێن هەچ کاتی حربی عالەمی سێم ببێ قومبەلەی زەڕی زیاتر لە 100 قومبەلە بتەقێتەوە دەڵێن تەپوتۆز و دووکەڵێکی وا چڕ و پڕ بە ئاسمانە هەڵدەچێت کە ئەو دووکەڵە چواردەوی زەوی دەگرێت بۆ ماوەی ساڵە تا 2 دانە ساڵ تیشکی خۆ لە زەوی نادا دەڵێن دنیا ئەبێ بە شێوەیەکی تاریکی نوتەک نازانین ڕۆژە یاخود شەوە و لەو کاتەدا ئیتر بلەی گەرمای سەر زەوی کە تیشکی خۆ لە سەر زەوی نادا دابەزێ وای لێ دێ لە شوێنە معتەدیلەکانەوەکو ئەم عێراقی خۆمان پلەی گەرما دەگاتە 25 بۆ 30 دەرەجە ژێر سفر ئەو خەڵکەی کە لە شەڕەکەیان نەمردوون بە نەتیجەی ئەو نەخۆشیە و ئەو سەرمایی کە لە دوای ئەو شەڕە بڵاو دەبێتەوە ئەو گرانی کە لە دوای ئەو شەڕە بڵاو دەبێتەوە بەشێکی زۆریان دەبرێن وای لێ خەڵکی سەر زەوی زۆر گەم دەبێتەوە کوشتارێک و مردنەکە بە شێوازێک دەبێت کە ئیتر خۆشی لەسەر ئەرزا نامێنێت گرانیەک ڕوودەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ 3 ساڵ دەخایەنێت لەو کاتەدا دوای ئەو شەڕە ساڵی یەکەم دەفەرمێ ئاسمان سەیەکی بارانی نامێنێ و ئەرز سەیەکی بەرەکەتی نامێنێ ساڵی یەکەم يمسك السماء فيه ثلث قطرها والأرض ثلث بركتها دەفەرمێ ساڵی دووەم ئاسمان يمسك السماء فيه ثلثي قطرها والأرض ثلثي بركتها ئاسمان 2/3 بارانی نامێنێ و ئەرز 2/3 بەرەکەتی نامێنێ ساڵی سێم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نە لە ئاسمان قەترە باران دەبارێن نە لەسەر ئەرز گیافەوت دەبێت دەفەرمێ يهلك فيها كل ذي ظرف وكل ذي حافر حيوانات ومر وماڵات هەمووی تیا دەچێت حتا کە دەفەحەوەکان یا رسول الله خەڵکی ئەو زمانە مسلمانی و زمانە بەچی ئەژین فەرمووی خوای تبارك وتعالى ڕەحم بە مسلمانان دەکات لەو ڕۆژەدا طعامهم طعام الملائكة خواردنیان دەکات بە خواردنی مەلایکەتەکان سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر وەکو خواردن کەبیرن ئەو ذیکرانە بکەن يجري منهم مجرى الطعام وەکو چۆن خواردن بەناو دەمار و خوێنەکانیانە دەڕوات دەفەرمێ ئاوا دەوری خواردنیان بۆ دەبینێ لە ساڵی سێهەمە لە دوای ئەو گرانیە بۆ ساڵی سێم ئەو دەجالە دێت دەجال دێت داوای واکە حکمی هەموو سەرزەوی بکات خواردنی باشی پێ دەسەڵاتی چاکی پێ فتنەیەکی زۆر گەورەیە ئەو سوپای محەممەدی مادیش کە
ظالم بەسەر هەموو قوواتی ئەوروپایە بەرگەی دەجال ناگرن چونکە دەجال فتنەی لێ کەسفی بوێرێت کە بتوانێت هیچ بەشەرێ ڕوبەڕووی بێتەوە بۆ مسلمانان هەر هەموو لە شاری قودسا گەمارۆ دەدێن دەجال ناتوانێت بچێتە شاری مەکە و مەدینە و قودسەوە هەتاکو خوای تەبارەک وتەعالا ڕەحم بەو ئومەتە دەکات و عیسای پێغەمبەری خۆی و عەبدی خۆی لە عاسمان دەنێرێتە خوارەوە عیسا ژوەکو چۆن بە تەمەنی 33 ساڵی خوای تەبارەک وتەعالا هەڵی کێشا بۆ عاسمان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لەو کاتەدا عیسا دێتە خوارەوە هەر دەڵێ ئەو دەقەیە کە هەڵکێشراوە دەڵێ تازە لە حەمام هاتوۆتە دەرەوە کوڕێکی چوارشانەی سوورکارە دەڵێ تازە لە حەمام هاتوۆتە دەرەوە ئاو لە ناو چاوانی دەچێت دەفەرمێ دێتە خوار و شەیتان لەگەڵ دەزانێ عیسا دەجال لەگەڵ دەزانێ عیسا هاتوۆتە خوار و دەزانێ بەس عیسا پێی دەوێرێ و کوشتنی لەسەر دەستی عیسایە ئەم خۆی کردەوە بە عیسا بەدرۆ خۆی کردەوە بەخوا نەعوذ بالله بەسەر خەڵکیە دەڵێ من عیسام و خوام حکمی سەر ئەرز دەکا بۆ ماوەی 40 دانە ڕۆژ حکمی سەر ئەرز دەکا لەو کاتی تاریکیە کە سەر ئەرز شەوێکی تاریکی لوتەکە خەڵک هەموو پێویستی بە پارێک نان هەیە بە قومی ئاوی پاکەیە بیخواتەوە لەو کاتەیە دەجال دێ حکمی سەر زەوی دەکا ڕۆژ یەکەمی بە ساڵێک دەچێت چونکە خەڵک تیشکی ڕۆژ نابینێت بەهۆی ئەو دووکەڵەی کە چاودەوی زەوی گرتووە تاوردەوەدا ئەو دووکەڵە دەڕەوێتەوە و دنیا ڕوو ناگرێتەوە پاشان کە عیسا دێتە سەر زەوی دەجال ڕادەکا لە دەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدە دەدا بەوەیکەوە ئەم دەجالە مەلعونە کە چاوێکی کوێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بۆیە بیناسەوە چاوێکی کوێرە خواش کوێری ئەگەر خوا بۆیە خۆی چا دەکردەوە لەسەر دەستی عیسایە ئەم دروستکراوی دەستی جوولەکەیە ئەم مەلیکی جوولەکەیە کە دایان نابوو بۆ ماوەی زیاتر لە 1000 دانە ساڵ حکمی هەموو سەر ئەرزکا جوولەکە مەملەکەتەکەی خۆیان بۆ بگێڕێتەوە عیساش لەسەر دەستیا دەکوژدێت و تەف و تونان دەبێت لە دوای ئەوە ئەم جارە جوولەکە زەلیل و بێخاوەن دەمێنەوە ئەو جوولەکانی کە بوونە مای ئەوەی مەسیحیەکان و مسلمانەکان هەموو یەکتر قەتڵ و عامکەن جەنگی جیهانی سێم دروست بێ هەموو فتنە و فەسادێکیان نابەوە ئەو جوولەکانەی کە بۆ ماوەی چەندین ساڵ شاری قرسی پیرۆزیان گرت بوو داگیریان کرد بوو فەلەستینیان داگیر کرد بوو ئیهانەیان بە مزگەوتەکە و بە مسلمانان و بە ماڵی خوا دەکرد ئالەو ڕۆژەیە ئیتر جوولەکە بێشوان دەمێنێتەوە عیسا و محەممەدی مەهدی لەگەڵ ئەو لەشکرە ئیسلامی کە لەو ڕۆژەیە لەناو قودسا گەمار و درابوون ئەم جارە دەکەونە گیانی جوولەکە وای لێدێ بە شێوازی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ جوولەکە وا زەلیل دەبێت لە بەردەستیانە قەتوعانێکی جوولەکە دەکرێت تاوای لێ جوولەکە کەسی لێ قوتار نابێت غەضەبێکی وایان لێ دەگرێت خوای تەبارەک وتەعالا تەنانەت دار و بەردیەتە قسەکردن دەڵێ مسلمان وەرە ئەمە جوولەکەیە کە خۆی لێرەیە حەشاردا وەرە بیکوژە ئیتر جوولەکە و فتنەی جوولەکە بۆ هەتایە لەناو دەچێ و نامێنێت پاشان دوای ئەوە خۆشی و ئیسراحەت و عەدالەت و دادپەروەری دەگەڕێتەوە بۆ سەر ئەرز کە جوولەکان قەت و عام دەکرێن نامێنن حکمی ئیسلام دەگەڕێتەوە مسلمانان لەو کاتەیە دەبن بە تاکە دەسەڵاتداری فەرزەوی لە جەنگی جیهانی سێم و لە فتنەی دەجال ئەوان بەسەر کەوتووی دێنە دەرەوە عیسا سەلامی خوای لێبێت دەجال دەکوژێ محەممەدی مادیش بۆ ماوەی 7 ساڵ تاکو 9 دانە ساڵ حکم دەکات دوای ئەوە کە وەفاتی کرد عیسا خۆی حکمی سەر ئەرز دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت حکمی سەر زەوی دەکات و دادوەری بۆ سەر ئەرز دەگێڕێتەوە ژنیش دێرێ حەزەتی عیسا دوای منداڵی دەبێت و کۆفاتیش دەکات لە تەنیش پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەنێژرێت لە سەردەمی عیسا و محەممەدی مادیە ئیتر دەسەڵاتی ئیسلام سەر لە نوێ هەموو جیهان دەگرێتەوە وای لێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ مەلیکەکانی هندستان و ئەفریقا بە کەلەفچەکراوی دەهێن لە بەردەمی محەممەدی مەهدی بەردەمی عیسا وای لێ خۆشی بەسەر ئەزا دەگەڕێتەوە پار و سەرەت و سامان دەگەڕێتەوە وەکو لە حەدیثەکەی پێشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کرد ئاسمان هیچ لە بەرەکەتی خۆی و لە بارانی خۆی ناگێڕێتەوە ئەرز هیچ لە بەرەکەتی خۆی ناگێڕێتەوە وای لێ دێت ئیتر سەر لە نوێ بەرەکەت و خۆشی دەگەڕێتەوە بۆ سەر ئەرز دەوڵەمەندی دەگەڕێتەوە بۆ خەڵک عیبادەت و خواناسی دەگەڕێتەوە بۆ سەر ئەرزە حکم بە قورئان دەکرێت وای لێ دێت بانگەشە دەکرێت دەڵێن کێ فەقیر و پێویستی بە پارە هەیە بابێ لە خزمەنەی دەوڵەت پارەی بینێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کەس ڕووی نایەدێت کەس نایەت هەموو عالەم دەوڵەمەند و محتاجێت تەنها یەک نەفەر نەبێت ئەڵێ من فەقیرم پێویستم بە پارە هەیە ئەوانش پێ دەڵێن دەی کۆش بکەرەوە لە کاتێک کە کۆش دەکاتەوە یەک دوو خاکە ناف پارە و ئاڵتون و لیرە دەخەنە کۆشیەوە دەڵێ کابرا کە بەڕاست و بە چەپە ئاوڕێیاتەوە سەیرەکە کەس نییە دابێت داوای پارەکان ئەم هاتووە لەناو هەموو خەڵکە دەڵێت تەریقی و شەرمەزاری دای دەگرێت دەڵێ یعنی من لە هەموو ئەم ئومەتە بەرچاو تەنگتر و نەفز نزمتر بووم هاتم داوای پارە بکەم دەڵێ پارەکەیان دەدات و دەڵێ هاکاکە من و پارێم ناوێ ئەوانیش دەڵێن ئێمەش پارێکە بەخشیمان وەری ناگرینەوە ئەوە پارەکە لەو بەینا دەکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ نە کابرا دەیبەوە ئەوانیش هەڵی دەگرنەوە دەڵێ بەڕادێکی ئاوا خۆشی دەگەڕێتەوە سەر ئەرز بەڕادێکی ئاوا خۆشی دەگەڕێتەوە سەر ئەرز و دادپەروەری لەسەر ئەرزا دەجەستێت کە ئیتر گورگ و مەڕپێکەوە لە قاتێکە ئاو دەخۆن و مەڕ لەو دەشتەیە بخۆی دەلەوەڕێ کەس ترسی ئەوەی نێکەوە بدزە یاخود گورگ بێ پەلاماری بە حکمی ساسە لە نوێ دەگەڕێتەوە خوای تەبارەک و تەعالاش
خۆمان مرێنێ تاکو ئەو خۆشیە دەبینین و لە فتنەکانمان پارێزێت و ئەم ئومەتی ئیسلامە بەرچاو ڕۆشن بکات کەوا لەو فتنانە دوور بن پارێزراو بن خۆیان بپارێزن نەدۆڕێن بە تایبەتی لەو فتوانەی کەوا لەم سەردەمایە ئێمە خۆمان ئومەتی ئیسلام دووچاری بوون بە ئیمان و بچینەوە بەردەمی خوا دینی خۆمان نەدۆڕێنین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم صلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.